درامای کۆشتی هەنار بیرۆکە و چیرۆک و دەرێنانی جەمیل مەفاخریە و سیناریۆ و داڕشتنەوەی ئومێد کەمالە ژمارەیەک ئەکتەری بە ئەزمموی شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووکتایدا بەشدارن و دراماکە لەلایەن ناوەندی هوەری زەنێ بەرهەم دێنرێت و بڕیار وایە لە مانگی ڕەمەزاندا لە کەناڵی کورسات نمایش بکرێت. بۆ قسەکردن لەسەر دراماکە میوانداری هونەرمەند سەردار خەلیل یاردەدەری دەنێرە کردووە. کاک سەردار بەخێر بێی. سپاس بۆم دەرفەتە بژیان سپاسانەکەم. کاک سەردار ئەمێ لەوە دەست پێ بکەم هونەرمەند سەردار خەلیل پاش ماوەیەک دابڕان کە پێشتر ساڵانی ڕابردوودا بەشداری چەندین پرۆژەی هونەری کردووە بە تایبەت دراما کوردیەکان و تەنانەت کاری دەرێنانت بۆ فیلمێکی بڵندی سینەمایش کردووە. پاش ئەو دابڕانە ڕای خۆتمان پێ بڵێ سەبارەت بە گەڕانەوەت بۆ درامایەکی نوێی کوردی کە بڕیارە لە کەناڵی کورسات لە مانگی ڕەمەزان نمایش بکرێت. من پێشەکی وەک ساڕۆژی کورسات پیرۆزبایی لە کۆی هاوڕێ خۆشەویستانم کە لە کورسات ئیشەکەن و بەڕێبەری کورسات ئەەکەم کە ساڕۆژێک بێ کە بەردەوام کارەکانیان لە گەشاوە و پێشکەوت نابێت. وەکو ئیشکردنم ئەو مینەی کە بە ڕێزە باسی کرد نزیکی واچی بۆ 13 دراما من لە پشکامیرە و لە پشت سەحنەی دراماکان کارم کردووە. نواندنیشم کردووە. ئەوەی کە زۆر دڵخۆشی کردم چەند هۆکارێ بوو لەم کارە کە ئیشکەم هەم وەکو ئەزمون کە هەموو هونەرمەندێ پێویستی بەوەیە کە ئەزمموی زیاتر بێ و وەکو ئەپدەیتی خۆی چێتەوە ناو کارەکەی خۆی پێویستم بەوە بوو کە مواوەیەکی زۆرە لە ناو درامایە دوور کەوتومەتەوە. خۆشتەزانین دراما بینەرێکی زۆری هەیە. ئەمە وای لێ کردم کە لەم درامایە دوایی کە چەند هۆکارێکە بوو یەکێکیان کەوە هۆکاری یەکەمانەوە بوو کە ئیشەکە ئی کورساتە و دووەم هۆکاریش ئەو بوو ناوەندی زەنێ کاک عەبدولغەفار کە پەیوەندی پێوە کردم و خۆتانەزانن ئەو ناوەندە چەند ساڵێکە لە واری درامایە ئیشەکە و پێشکەوتنێکی باشی بەدەست هێناوە و لە ناو دراماکەیەوە لە ناو کۆشکی هەنارە هاوڕێیشی زۆر لە ناو درامەکەی هاوڕێکی زۆرم هەبوو. ئەمە وای لێ کردم و لە هەمووشیان زیاتر چیرۆکی ئیشەکە یا دەقی ئیشەکە سیناریۆکە دەقێکی زۆر سەرنج ڕاکێش بوو. ئەمە وای لێ کردم کە بەشداری ئەم درامایە بوو. کاک سەردار باسی دەستگای میدیای کورساتت کرد لەگەڵ بینەری درامایە. من ئەمە ئەەکەمەوە بە پرسیار دەستگای میدیای کورسات ساڵانێکی دوور و درێژە بەردەوام پشتیوانی لە هونەرمەندان کردو تەنانەت هاوکاری هونەرمەندانیشی کردو بۆ بەرەمهێنانی چەندین درامای ناوازە کە دواتر لە کەناڵی کورسات نمایش کراوە. بۆ چوونت لەسەر ئەم هەنگاوەکە دەستگای میدیای کورسات بەردەوام بە ئێستاشەوە پاڵپشتی هونەرمەندانەکات. کورسات مێژوویەکی گەورەی بۆ خۆی تۆمار کردو. ئەگە سەیری دراما کوردیەکان کەی زیاتر وەکو دەستپێکی دراما لە ناو کورساتەوە دەستی پێکردو بۆیە بینەرێکی زۆری بۆ خۆی ڕاکێشەوە و یعنی ئەگە سەیری کورسات کە هەموو ساڵێک بە شێوەیەکی تر یەتە پێشەوە بۆ دراماکان چونکە چەند هۆیەکەوەی کە جەنابە باسیەکەی هەموو ئەکتەرەکان لە خۆی کۆوە کاتەوە و بینەری زۆربەی ئەکتەرەکانیش بە ئەزمون بەڵێ یعنی ئەگە سەیری کە ئێوە کەرکووکە هەولێرە هەمووی تایە ینی لەم درامایش بە هەمان شێوە و ئەوەی کە زۆر دڵخۆشی کردم و کورسات ئەم ساڵوا یەک دوو ساڵە ینی بە ئەزمونێکی زیاتر هاتوۆتە پێشەوە وەکو ناوەندی زەنێ و ئەمانە هاتوونەتە پێشەوە کە بە بەرەیەکی تەین بە شێوەیەکی پێشکەوتتر زیاتر بێنە پێشەوە و درامای کوردی بکەن. ئەمە منی زۆر دڵخۆش کردووە و ئەو هۆکاری کە پێشتریش باسم کردووە کە ئەمەوێ ئەم جارە بە شێوەیەکی تر و بە شێوەیەکی باشتر لەگەڵیانە بێمە پێشەوە و چونکە بینەرێکی زۆر چاوەڕێماکە وەکو کارەکان کە
بەرکەوتنم هەیە ڕۆژانە ئەچیتە هەموو دام و دەستگایە کاڵێمە درامایەکی کورساتە هەمووی پێشوازی و لێەکە یا کاچیتە ماڵەکان یا چیتە شەقامێگەینە کە ئەزان ئەمە درامایەکە و بزات بۆ ڕەمەزان لە کورساتیش لە کورساتە هەموو پێشوازی و لێەکە زۆردار ئاماژەت بەوە کرد ئەمە دووەم کارە کە درامایەکی لەو جۆرە هونەرمەندانی زۆربەی ناوچەکان کۆبکاتەوە بۆ نمونە سلێمانی کەرکک هەولێر ئەمە مۆدلێکی تازەیە بەڵام کاریگەریشیە تۆ لەسەر ئەوەی کاری جوان و ناوازە پێشکەشکەی بۆ چوونت لەو بارەوە ڕاستە ینی ئەم کاریگەری لەسەر جوانی کارەکە ئەبێ ئەم مۆدلە نوێیە لە ناو درامایە وەکو باسم کرد ینی ئەم چیرۆکی ئەم ئیشەیە دەقی ئەم ئیشە ئەو هینەی تا لە خۆی کۆ کردوتەوە ینی هەستەکەی نەک هەستەکەی ینی سیرەکەی نزیکی چل کارکتەر هەیە لە ناو ئیشەکەیە لە ناوم درامایە نزیکی 150 کۆمبارس هەیە لە ناو میشە نزیکی 80 لۆکیشنمان هەیە ئەمانە لەشکرێک بەڵێ بەشدار ئەم کارە ئاسان نییە یانێگە تۆ سەیریکەی لە هەمان کاتیشە تۆ ڕەبتی بە وەختی ڕەمەزان و یا کاتی ڕەمەزان و بێم ئیشە هەم وەکو وێنەگرتن بەڵێ دوای وێنەگرتنیش بڵێ ئەمە وای لێمە کردووە کە من دڵخۆشم کە پشکامیرە مەجموعەیە کەسی زۆر بە ئەزمموی تایە و زۆر گەنجی تایە کە عشقی هەیە بەرامبەر هوەرەکە ئەمانە هەمووی لە پشکامیرەوە هەیە ئەمە زۆر منی دڵخۆش کردو کە بە توانە و هێزێکی زیاترەوە بێمە ناو ئیشەکەەوە تاکیدم ئەم ئیشێکی زۆر سەرنجڕاکێش ئەبێ و تاکیدم ئێستامە ئیشەکە نزیکی نیوەی وە تەواو ئەبێ وەکو وێنەگرتنی و بۆ ڕەمەزان ئەم کارە تەواوە بێ بە هیوان بە هیوان کاک سەردار دوا پرسیارم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە ئاستەنگەکانی وێنەگرتن لە سەرسێت بە تایبەت لە لۆکشنەکانی ئێوە زۆرە و وابزانام چەند زەمانێکی ئەگە بە کورتی پێم بڵێ ئاستەنگەکانی سەرسێت من هیوادارم هەم کە پێشتریش باسمان کرد کە کورسات بینەرێکی زۆری هەیە بۆ درامای کوردی و لەم لاشەوە ناوەندی سەنێ ئەم دوانە سێمین کارە لەگەڵ دەستگای میدیای کورسات من ئەوەی کە هەستم کرد لێرە کورسات کارەکانی زیاتر تەنسیب بکە زووتر مەوزوع ینی بڵێ درامای مانگی ڕەمەزان بخاتە سەر سێت ینی ئەمە ئەگەر ئەوە بکرێ باشترە بۆ ئێمە یعنی باشترە بۆ هونەرمەندەکان زیاتر خۆیان تەحزیراتەکەن یعنی یەکێ لەو گرفتانەیە ینی ئێمە شەڕی ئێمە ڕۆژانە بۆ کوالیتی ئیشەکەیە ئەمانەوێ خۆی لە بنەڕەتدا کارکردن لە دراماش قورسە بەڕاستی ینی تۆ ڕۆژانی تەسویر و مۆنتاژ و ئەمە وای لێمە کردووە هەم لەلایەکۆ کات هەیە هەم لە لایەکیشەوە کوالیتی ئیشەکە بە بەرزترین کوالیتی ئێمە بە ئەنجامی بگەینین ئەمە بۆیە کاڵم دڵخۆشی کردوم ستافێکی پرۆفشنال لە دوای ئەم ئیشەوە کارەکە و بە ئەزمون بۆیە من تاکی دەکەمەوە ئیشەڵا لە مانگی ڕەمەزانە ئەم دراما کۆشی هەنار بە شاشە جوانەکەی کورسات ڕەنگی نەبێت هونەمە سەردار خەلیل سپاس بۆ ئەم دەرفەتە هیوای سەرکەوتن بۆ تۆ و سەرجەم بەشداربوانی درامای کۆشتی و نەرەخوازی سپاس بۆ ئێوەش چاخێ بن بژیان